بەشی توێژینەوەی کشتوکاڵی گەرمیان ئەزموونێکی نوێ لە چاندنی بەربوومی تێكەڵاو تاقی دەکاتەوە. چاندنی بەرهەمی شلک و کاهوو پیاس پێکەوە هەنگاوی یەکەم و لە ئەگەری سەرکەوتنی کارەکە جوتیاران ئاگادار دەکرێنەوە کە پشت بەو جۆرە کشتوکاڵکردنە ببەستن. دەستمان کردووە بە ڕێگایەکی نوێ لە کشتوکاڵکردن کە پێی دەوترێت کشتوکاڵی تێكەڵاو کە بریتیە لە چاندنی دوو یان زیاتر لە دوو بەرەوبووم لە هەمان کاتە. ئامانجمان لەم کارە ئەوەیە کە خۆتان نەزانن هەموو بەرەوبوومێک جگە لەوەی بەرەوبوومەکان مێرووی زیان بەخش و نەخۆشی هاوبەشیان هەیە، لە هەمان کاتە ئەو بەرەوبوومانە مێرووی زیان بەخش و نەخۆشی تایبەت بە خۆشیان هەیە. ئێمە بۆ ئەوەی سابتی کەین یان بیسەلمێنین بۆ جوتیار کە ئەم ڕێگایە پەیڕۆ بکات ئەوەیە لە کاتێکە جوتیار هەموو عەرزەکەی بە یەک بەرەوبووم کێڵا لەوانەیە یەکێ لەو نەخۆشیانە سەری لێ هەڵبدات و هەموو بەرەوبوومەکەی لە ناو بدات. کشتوکاڵی تێكەڵاو بۆ زۆرکردنی بەرهەمە لە ڕووبەرێکی بچووکی زەویدا و خەرجکردنی سەرمایەکی کەم بۆ قازانجێکی زۆر. دیار ئەم چەند بەرەوبوومە کە بەیەک و ئەینێژین سروشتی گەشەکردنیان جیاوازە، یعنی ئەوە نییە زۆر کاریگەریان لە یەکتری بێ. بۆ نمونە ئێمە گەنم یان نۆک لەگەڵا بچێنی ئەوەنە بەرزە بێ، یعنی منافەسەیەکی زۆر دروستەکات نەیاڵێ خۆر لێیاندا، ئەمانش خۆریان پێویستە، خەسخۆری زۆر پێویستە، فراو لە خۆری هەموو ڕۆکەکان خۆریان پێویستە. بەڵام ئەمانی کە ئەمانێ بەیەکۆ بیانێژین کاریگەریان زۆر ئەوەنە ئەوتۆ بەرز نابن کە کاری سێبەر بۆ یەکتری دروست بکەن. اینجا ئەوەنەش بڵاوە ناکەن کە فراولەکە تۆزێ بڵاوەکە و گەشەکە و بە شێوەی مەدادات ئەڕوات لە کاتێکە کە پیازەکەش نەماوە هەڵکەندرا و جوتیار هەڵی کەندووە فرۆشتێتی یا کاوەکەش هەڵکەندووە فرۆشتی، چونکە ئەمانە لە مانگی 30 و مانگی 2 ئەمانە چی پیازەکە بە شێوەی تەڕەپیازی بێ ئەفرۆشیە و کاوەکەش سەرگەکە و ئەفرۆشێ. یەکێک لە گرفتەکانی کشتوکاڵ لە کوردستان کەمی شارەزاییە لە شێوازی چاندن و پشت بەستنە بە کشتوکاڵی چاندنی دووبارە و کار نەکردنە بەو ڕێگا زانستیە نوێیانەی کە لە ئێستادا لە جیهان برەوی پێدراوە. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.